خۆشەویستانی کوردسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان لە شاری ئەولێرەوە پێشکەش دەکەین. لە ئێستادا هێز و لایەنە سیاسیەکان چوونەتە چێبڕچێکی توندەوە بۆ ئەوەی بتوانن زۆرترین کورسی لە بەرژەوەندی خۆیان یەکلا بکەنەوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان لە ئێستادا دەیانەوێت بەو هاوپەیمانیەتە بە تیمێکی بەهێز بڕۆنە بەغدا. یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە لە ماوەی ڕابردوودا بۆ ئەوەی بتوانێت متمانەی دەنگدەرانی بەدەست بهێنێت لە بەغدا و بتوانێت جارێکی تر لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بەکاری بهێنێتەوە. ئەو ململانەی کە ئەو ململانێ شاراوەیە بۆچی لە کاتی هەڵمەتی بانگەشەدا هەموو جارێ لە نێوانی یەکێتی و پارتیدا دەردەکەوێتەوە؟ ئایا ڕێکەوتی نێوان ئەو دوو هێزەیە یاخۆت بە دیاریکراوی ململانەیەکی شاراوە هەیە و کێبڕچێکی شاراوە هەیە و هەندێک جار دەگاتە ئاستێکی تون لە نێوان ئەو دوو هێزە؟ ئەو ڕخنانەی یەکێتیەکان هەیەە بۆ شاردنەوە و بۆ پەردەپۆشکردنی دەستکەوتەکان یاخود بێ دەستکەوتی خۆیانە یاخود دەیانەوێت وەکو پارتیەکان دەیڵێن دەنجی خۆیان لە ڕەخنەگرتن لە پارتی بەدەست بهێنن؟ یەکێتی چ جیاوازێکی هەیە لەگەڵ ئەدای کارکردنی پارتی لە حکومڕانی و لە پرسە نیشتیمانەکان و لە کاری پەرلەمانتاریدا؟ ئێمە ئەم شەو گفتوگۆ دەکەی لەگەڵ بەڕێز کاروان گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان. کاروان سوپاس بۆ بەشداریت لە پانۆڕاماتە. ئێمە ئەمانەوێ هەم گەنجانە گفتوگۆی بکەین هەم جەنابەت وەکو پەرلەمانتارێکی کوردستان کە ئێوە چاوی خەڵکن و زۆرترین بە دوواداچوونتان هەیە و زۆرترین کەم و کوڕی و بەراوردکاری و جیاوازیەکان لە ناوچە جیاجیەکانە بینن. لەوە دەست پێ بکەم تۆکو پەرلەمانتارێک گرنگجیە هاوپەیمانیە چۆنی ئەبینی بۆ ئەوەی کایوە هەمیشە بە دروشمێکتان بەرز کردەوە دروشمی ڕێکردنەوەی هاوسەنجی ئەم باڵانسی هێز. ئەم هاوپەیمانە چ کاریگەریی بەناوی خودای گەورە مهرەبان تەڵان زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ نازدارەکەت کە لە کات و ئانووساتی گرنگدا هەموو جارێ لە کۆمەڵێک پرستا و تۆ دەکەین. ئەم جارش لە سەروبەندی هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراقدان کە کاتێکی هەستیارە بۆی کە کۆمەڵێک بەرچاو ڕوون بدەین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان تا باشترین بژاردەکانی خۆیان هەڵبژێرن بۆ پەرلەمانی عێراق تا بتوانن نەرایەتێکی ڕاستەقینەی دەنگ و ڕەنجام بکەن لە پەرلەمانی عێراقدا. هەڵبات هاوپەیمانی کوردستان کە لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکهاتووە پێش هەموو شتێک وەستێتی سەرۆک مامزەلال و ڕەوانشاد کاگنوشتوان بووە. ئێمە درێژە پێدەری ئەو ڕێبازین و کاتی ئەوەیە کە وەفات و پات بکەینەوە بۆ ئەو دوو سەرکردە مێژوویە بۆ ئەو دوو زاتە مێژوویەک و بۆی کە بتوانین چارەنووسی کوردستان بەرەو ئاراستەیەکی باش بەرە و کەنارێکی ئارام مەنزڵ بگرێت و ئاراستەی بکەین. گرنگجی و هاوپەیمانەتی لەوەدایە کە ئێمە لە ڕابردوودا سەلماندوومانە کە بە جیاجیا توانیمانە ئیشی باش بکەین و ئەوەشمان بینیوە کە ئەزمونێکی تاڵمان هەیە لە دوو هێزی جیاواز ڕەنگە نەتوانین کارانگازی و کاریگەری باش دروست بکەین، بەڵام پێکەوە بەڵێ دەتوانین بەهێزەوە داکۆچیکاری سەرسەختی مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بین بەگشتی. ئێمە ئامانجمانە لەو هاوپەیمانەتیە کۆمەڵێک دروشمی گەورەمان هەیە و ئامانجمان دەستەبەریان بکەین وەکو سەقامگیری. بەڵێ ئێمە دەتوانین سەقامگیری لە کوردستاندا بەرجەستە بکەین و پێشتر بەکردەوەمان سەلماندووە. دەتوانین ئێمە موچەی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکەین کە یەکێک لە ئامانجەکانی ئەم هاوپەیمانەتیە دابینکردنی موچە و قوتی بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و پێشتر بینیومانە لایەنی تری سیاسی کە بە عینادی شخصی و بە کۆمەڵێک بابەتی شخصی خۆیان هەموو بابەتێکیان کردەوە بە قوربانی خۆیان، بەڵام ئەوە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی کە کاقوبات توانی بە هەوڵی ماندووبوونێکی بەردەوام و ماندوون ناسانە بتوان لە بەغدا ئەم پرۆسەیە بە ئەنجام بگێن و ئەنجامەکەی ئەوە بوو کە موچە بێلێ بڕین لێسەدا دابەش بکرێت. لە ئەمانە و چەندان ئامانجی تر چەندان هۆکاری تر بۆی کە و هاوپەیمانەتی هەبێت و سەرباری ئەمانە کە لە هەمووی گرنگترە جێڕانەوەی باڵانسی هێزە لە هەرێمی کوردستان. کاکزانە ئێمە دەبینین هەرێمی کوردستان لە دوڕیانێکی مەترسیداردایە، نەک لەبەرەوەی کە ئێمە خەتەری ئیقلیممان لەسەر بەتەنیا، لەبەرەوەی کە باڵانسی هێز لە ناوماڵی هەرێمی کوردستان خۆی تێکچووە بە جۆرێکە کە لایەنی سیاسی تر دەیانەوێت هەژمونی عەقڵێتی حکومڕانی خۆیان بەسەر هەرێمی کوردستاندا بچەسپێنن. کاکاروان ببوورە لێرە بۆی بڕوون بێ بۆ بینەرەکانم باڵانسی هێز لەبەرەوەیە کە ئێوە خۆتان بەنیار و بەڕکەبەری پارتیدا ئەنێن لەبەرەوەی ئێستا پارتی وەک خۆیان ئەڵێن ڕقەمیەکە و هێزی یەکەمە یاخود پەیوەندی بەوە هەیە کە ئەم ڕقەمیەکیە ئەم تێکچوونی باڵانسی هێزە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی داوە کامیانە؟ جارێک کاکزانە ئێمە خۆمان بەڕکابەری پارتی نازانین، پارتی و هێزنێک ئێمە خۆمان بەڕکابەری نازانین. زۆرینەیەکی مزڵەیەفی پەرلەمانیان هەیە کە هەمومان دەزانین چۆن بیناکراوە لەسەر بنەمای کۆمەڵێک تەزویر هەندێک دەنجی پەرلەمانی کە ناویان ناوە 45 کورسی پەرلەمانی کە لە ڕای من تەنها ڕقمێکە و هیچی تر نییە و هیوادارم کە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئەو معلوماتیان لابێت کە ئەمەها زۆرینەیەکی مزڵەیەفە و تەنها چەند ڕقمێکە و ئەژمارکردنیەتی و شتێشتر نییە. بۆیە ئەوەی کە دەگوزارێت پێمان وایە کە بەو زۆرینە ساختەی پەرلەمانی کوردستان دایانەوێت عەقڵیەتێکی
دیکتاتۆری لە هەرێمی کوردستان عقڵێتێکی تاگەرایی لە هەرێمی کوردستان بچەسپێنن و ماوەیەکی زۆری شەکاری بۆ دەکەن بە تایبەتی لە کابینی نوێمی حکومەتی هەرێمی کوردستاندا بمنەوە بە خەتەرێکی گەورە دەبینم چکە بینیمانە دوای ئەو زۆرینە دەستکردا چی لە هەرێمی کوردستان گوزەراوە دۆخی ئازادی ڕادەڕبرین لە هەرێمی کوردستان چی بەسەر هاتووە دۆخ و بژێوی ژیانی هاوڵاتیان چی بەسەر هاتووە دەبینین دۆخی بازار و کاسبکاران و موچەخۆران چی بەسەر هاتووە ئێمە دەبینین کە لە ماوەیەکی زۆردا موچەی فەرمانبەران و موچەخۆران بە ڕێژەیەکی بەرچاو بە لێبڕینێکی زۆرەوە دابەش دەکرێت هەندێک جار 2 مانگ 3 مانگ جارێک دابەش دەکرێت لە کاتێکدا هەرێمی کوردستان هەرێمێکی هەژار نییە ئێمە داهاتی زۆرمان لەبەردەستە داهاتی نێوتمان لەبەردەستە داهاتی خاڵە سوورەکانمان لەبەردەستە و کۆمەڵێک داهاتی ترمان لەبەر کە تەمویلی هاوپەیمانان لەبەردەستمانە ئەمە یەکەم دووەم دۆخی ئازادی ڕادەڕبرین پاشەکشەیەکی بەرچاوی کردووە مەوای کردووە کە لە هەرێمی کوردستان کە پێشەنگ بوو لە عێراق وەکۆی کە تۆم فریدمان کاتی خۆی باسی کرد کە گوڵێکە لە ناو هەموو کێشاین کە لە عێراقدا هەن ئێستا خەریکە وای لێ دێت کە کۆمەڵگەی نێودەوڵەتیش ئەم ئیتیباعی لەسەر هەرێمی کوردستان دەگۆڕن ئەمە پێوەستە بەم عقڵێتە دیکتاتۆری کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ ئێستا و تێکچوونی باڵانسی هێز ئەمە ئەنجامەکانی کە دەبین لە ئێستادا کە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکن هیچ خزمەتگوزارێک ناگا بە هیچ شوێنێک باشە بەڵام بەڕێزت ئەندامی پەرلەمانی کوردستانی جێگی سەرۆکی پەرلەمان باز لەوە دەکات کە هەمووتان پارتی بوونی قەرزارن مەسەلەن ئەوانە بەهێزی خۆیانەوە نەبێت لە 45 کورسی کە بەڕێزت بە مزایف ناوی دەبێت لە چیەوە سەرچاوە دەبێت وەڵڵاهی کاکزانە من حەز دەکەم لێرەوە یەک وەڵامی زۆر بخودمەوە بۆ ئەمە جارێ ئەو بەڕێزەی کەم قسانی کردووە خۆی پلە پێنج لە ناو پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی لای پارتی بارزانیەکان هەن ئینجا دۆستی بارزانیەکان ئینجاوانەی کە لە خۆیان نزیکن ئینجا خەڵکی تر کە خۆی با پارتی و هەڵواسی و ناوی خۆی ناوە پارتی ئەم بەڕێزە لای پارتی خۆی پلە پێنجە من بەلامەوە سەیرە جارێ ئەوەسڵم بە پارتی نازاندرێت مەسوبارزانی خۆی لە کۆنگرەیەک ئاماژەی بۆ کرد کە پارتی 1000 کەسە من نازانەوە بەڕێزە کە خۆی لە دەرەوەی بازنەی پارتی هەژمار دەکرێت چۆن قسەی وا دەکات و ئێمە نەک پارتی بوون قەرزارنی شانازی بێچەتی بوونی خۆمانەوە دەکەین و مێژوو شایەتە بۆ ئەوە و داهاتوو دەکەین بە حاکم بۆی کە دەبینین چێ قەرزاری چێ و چێ دەوێ بەچی زۆر باشە کەواتە کاک کاروان لە شوێنێکی تراباسی لەوەکەن کە ئێمە خۆمان بڕکەبەری پارتی نازانین و پارتی کورسیەکانی یان دەنگەکانی دەنگی تەزویرە و زۆر جالە لێدوانەکانی یەکێتیەکان ئەوە بەدیەکرێ بەڵام زەگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان باسی لەوە کرد کە لە ئاسی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش تەنها حساب بۆ پارتی ئەکرێ و وەفدە نێودەوڵەتیەکان شاندە نێودەوڵەتیەکان لەبینی مەسەلە زۆر جاریشی ئەو کۆمنتە هەیە تەنها سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ینی وەکو ئەوترێت تەنها ئەوانەی پاژناوی بارزانیەکانیان هەیە ئەوە شاندا نابینن ڕاستە تەنها حساب بۆ پارتی دەکرێت ئەوە پێوەستە بە وەڵامی یەکەمەوە بزڵت بۆی کە بیستە بین فعلەوە برادەرەکە پارتیشی پلە پێنجیشن لەو پارتیدا ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم ئەمە هێزێکی سیاسی کاریگەر و گرنگی لە هەرێمی کوردستان دەری خستووە ئێمە دەرماخستووە کە بەڕاستی کاریگەریمان هەیە نیمانە حسابمان لەسەر دەکەیان ناکرێت و ئەو بەڕێزە خۆی کە جێگری سەرۆکی پارتیە لە ئێستادا خۆی لە ناو پارتی حسابی لەسەر ناکرێت لە ئێستادا کە چێکە لێچێکە لە کەسایەتە پراوزکراوەکانی ناو پارتی و باس لەوە دەکرێت بەڵێ باسی لەوە کرد کە پارتی پێشەنگە بەڵێ پارتی پێشەنگە پارتی پێشەنگە لە خیانەتکردن پارتی پێشەنگە لە هێنانی دەبابەکانی سویەچیا بۆ ناو پەرلەمانی کوردستان ئەو هەولێری پایتەختەکە ئێمە ئێستا قسەی تێدا دەکەین بەڵێ پارتی پێشەنگە لە فرۆشتنی شنگال و کەرکووک بەڵێ پارتی پێشەنگە لە بڕینی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵێ پارتی پێشەنگە لە چەسانەوەی خەڵک بەڵێ پارتی پێشەنگە لە ڕاپێچکردنی جیراوانی بادینان لەسەر بۆچوونی جیاواز و هەبوونی ڕای جیاواز لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ پارتی پێشەنگە لە چەسانەوەی خەڵک بەڵێ پارتی پێشەنگە لە برسیکردنی خەڵک بەڵێ پارتی لەمان لە هەمووی پێشەنگە ئەمە واقعە کە ئێمە بینیمانە وەسەلمێنراویشە لە ڕاستیدا ئەگەر متابعە بکەی کاک زانایە و جیراوانی بادنیان من لە جەستەی جیراوانی بادنیان ئامادە بووم هەموو ئەو تۆمەتانی کە لەسەریان بووە بە ناوی حرەکەی مستقبل کە ئەسڵ و ساسی نەبووە کە جیراوەکان خۆیان باسییان لەوە کردووە باس لەوە کراوە کە دایانەوە کوڕەکەی سەرۆکی حکوومەتی تیرۆر بکەن کەواتە کۆی پرۆسەکە لەسەرەوەیە کە ئەمانە ناکۆکن لەسەر بۆچوونێک کە لەگەڵ سەرۆکی حکوومەت جیاوازیان هەیە بەڵێ پارتی پێشەنگە لە چەسانەوەی خەڵک بەڵێ یەکێت نیشتیمانی کوردستان باوەڕی بە چەسانەوەی خەڵک نییە جیاوازیمان ئێمە باوەڕمان بە ئازادی ڕادەڕ ئێمە باوەڕمان بە ئازادی ڕادەڕبرین هەیە ئێمە باوەڕمان بۆچوونی جیاواز هەیە ئێمە باوەڕمان بە خزمەتکردنی خەڵک هەیە 2 ساڵ لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان لە دوای ساڵ 2005ەوە حکوومەتی هەرێمی کوردستان لای یەکێتی بووە لەژێر ئشرافی جەنابی مامزەلال مێژوو شایەتەوە خەڵکی کوردستان شایەتیمان بۆ داد کە ئەم 2 ساڵە لە هەرێمی کوردستان چیمان کردووە بە درێژایی ئەم ساڵانەی کە حکوومەت لای پارتی بوو ئەنجامەکەی چی بووە چیتان کردو لە 2 ساڵێ مەسەلەن بۆی گەنجێکی 18 ساڵ کە ئەم جارە چێت دەنگەدا مثلەن چی لە ئێوە بینیەوە من نمونەیەکت بۆ دێنمەوە کاکزان ئەو کاتێک کە حکومڕانی لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کۆمەڵە خەڵکی زۆر لە دەرەوەی هەرێمی کوردستان ویستیان بگەڕنەوە بۆ هەرێمی کوردستان لێرە بتوان ژیان بکەن لە ئێستادا من چەند داتایەک پێڵم کاکزانە لە ساڵی پارەوە تا ئێستا 100,000 گەنج هەرێمی کوردستانی بەجێهێشتووە لەمانە هەزارانی بۆ بە قوربانی هەزارانی نەگەشتەوە بە شوێنی خۆی ئێستا سەدان و هەزاران گەنجمان هەیە لە کەنارەکانی من لەسەرەوە پرسیارم هەیە بەڵام مەبەستمەوە لە 2 ساڵەوە چیتان کردو ئێمە توانیمان حکومڕانیەکی تەندروست ئێمە توانیمان خزمەتگوزاریەکان بگەینین بە خەڵک
توانیمان کە سرفی عقار دابین بکەین، توانیمان کە سرفی زەواز دابین بکەین، توانیمان خزمەتگوزاریەکی باش بگەینین و توانیمان شەفافیەتێکی حەقیقی لە پرۆسەی نێو هەرێمی کوردستان دابکەین. کاک زانە لە دوای ساڵی 2012 لە هەرێمی کوردستان تەنانەت یەک راپۆرتی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کە بە یاسای ژمارە 22 ساڵ 2010 لە پەرلەمانی کوردستان دەرچووە هەتا ئێستا بڵاو نەکراوەتەوە. باشە پرسیارتان لێ دەکەن کاکەڕۆن ڕەنگە زۆر پرسیارە لە بەڕێزیش کرابێکە بانگەشە بۆ حزبەکەتەکە یان ئەچیتە کۆڕۆکۆبوونەوە و سەردانەکان پێش بانگەشەش مەسەلەن ئێوە خەریکن لەگەڵ پارتی قسە نەکردنتان ئەوەیە کە لە ڕووی پەرلەمانیەوە ڕقەمێکی بچووکترە لە ئەوان یان تااقەتی قووەتی پارتیتان نییە یان بە زۆرێکی تر نازانم زۆر جار بانگەشەوەشەکەن کە ناتانەوێت سەقامگیری هەرێمی کوردستان تێ کامیانە لەو سێ اختیارە. کاک زانە ئێمە هەموو کاتێک ویستمانە سەقامگیری هەرێمی کوردستان ڕەچاو بکەین وە ویستمانە وتوانی ویشمانە کە سەقامگیری هەرێمی کوردستانیش دەستەبەر بکەین. ئێمە هیچ کاتێک هۆکارەوە نییە کە بمانە لە زەعیفین لەبەرەوە نەخێر لەبەرەوەی کە بۆ باسم کرد زۆرینەیەکی مزڵەفی لەناو پەرلەمانی کوردستانی ئەو زۆرینە دەستکردەوەی کردووە کە کۆمەڵە کاری زۆر گەورەیەکی نیشتمانی کوردستان مەبەستی بۆ بکرێت نەکراوە. من بنم لە پێ دەڵم سەرمانە ئێمە پرۆژه یاسای فەرمانبەرانی گرێبەسمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد کە هیچ تەبعەیەکی مالی نەبوو کە بە جوێرەی پێڕەو باس لەوە دەکات گەر تەبعی مالی نەبێت دەتوانێت پرۆژەی بچێتە بواری جێبەجێکردن و بێ بە یاسا پارتی نەهێشتێ پەڕەت. ئێمە یاسای هێزەکانی ئاسایش و ناوخۆ کە یەکێکە لە یاسا گرینکان کە خەڵکمان هەیە لە ساڵی 80 پێشمەرگەیە ئێستا کە خانشین دەکرێت بە 250,000 دینار خانشین دەکرێت ویستمان پێشکەشی کەین پارتی نەهێشتێ پەڕەت. ئێمە دامەزراندنی یەکەم و دووەم مسلمەکانی زانکۆ پەیمانگاکان کە یەکێک بوو لە پرۆسە ئاساسەکان و یەکێک بوو لە بانگەشەی کاری انتخابی خۆمان کە پێویست بە هەلی کارەوە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانمان کرد پارتی نەهێشتێ پەڕەت. ئێمە پرۆژه یاسای بەگەڕخستنەوەی کارگە لە کارکردوەکانمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد کە هەزاران هەلی کاری لە هەرێمی کوردستان دەڕەخساند بۆی کە بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکەین پارتی نەهێشتۆتێ پەڕەت. ئەم زۆری نێسەقەت و دەستکردەی کە دروست بووە لەناو پەرلەمانی کوردستان ڕێگرە لە بەردەم کۆمەڵێک پرۆژەی زۆر ئیجابی کە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات. هۆکارەکەی ئەوە نییە کە ئێمە زەعیفین، هۆکارەکەی ئەوەیە کە زۆرینەیەکی دەستکردی پەرلەمانی دروست کراوە کە تەحەکوم بە پەرلەمانی کوردستانەوە دەکات، تەحەکوم بە حکومەتی هەرێمی کوردستانەوە دەکات، ئەنجامەکەشی دەنگدانە بە یەکێتی نیشتمانی کوردستان. بەڵام خەڵک پێتان دەڵێ بۆ لە حکومەتە بەشدارن بۆ ناکشێنەوە سەبەب ئێمە حکومت بە مڵکی کەس نازانین خۆمە مەدامەزرێنی حکومەتە دەزانین پێمان وایە حکومەتی هەرێمی کوردستان ئێمە دروستمان کردووە و ئامادەنین سلێمانی بکەین بە بادینیان لەژێر دەسەڵاتی پارتیدا، ئامادەنین چارەنووسی گەنجانی سلێمانی، گەنجانی ڕاپەڕین، گەنجانی گەرمیان بخینە دەستی هەمان قەدەری پارتی کە بەسەر گەنجانی بادینیان و هەولێری دێنێت. ئێمە نامانەوێت هەرێمی کوردستان لەوەی کە ئێستا هەیە خراپتر بێت، مەبەستمانە کە بەم هەڵبژارن لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بە هاوپەیمانی کوردستان باڵانسی هێز لە هەرێمی کوردستان ڕاست بکەینەوە تاوەکو چارەنووسی دهۆچیش بگۆڕین، تاوەکو چارەنووسی بادینیانیش بگۆڕین. چۆن من لێرەوە بە تەحەداوە دێڵم نە خەڵکی بادینیان پارتی قبوڵە نە خەڵکی هەولێر پارتی قبوڵە و من دڵنیات دەکەمەوە ئەگەر هەڵبژارنێکی پاک و بێگەر بکرێت پارتی نە لە دهۆکی ئەو کورسێ دەنێت کە بتوانێت حکومی کوردستانی پێ بکات و نە هەولێر و نە سۆران و ناوچەکانی تریش. بۆیە نامانەوێت حزبەکە دەڵێن مەهێڵن یەک کورسی کەس بەدەستی بهێنێت جگە لە ئێوە، ینی ئەوان هەموو جارێ زۆرینەی ڕەهان لەو شوێنە چۆن لەگەڵ پارتیانی. کاکزان ئەمە وازەحە ئێمە بەردەوام نیگەرانەکانی خەڵکی کوردستانمان بۆ دێت لە دهۆک سەردانی خەڵکمان کردووە مخاتەبەی خەڵکمان کردووە ئەگەر دووبارە بچینەوە سەر کەسی ژیراوانی بادینیان خەڵکی ناڕازی لە بەردەڕەش لە شیلاتزێ لەو خۆپشاندانانی کە دەکرێت کە خەڵک ڕاپێچی زیندان دەکەن من تەحەدا دەکەم با پارتی ڕێگە بدا با حکومەتی پارتی لە زۆنی زەرد لە بادینیان لە هەولێر لە سۆران لە ناوچەکانی تر لە ئاکرێ لە شیلاتزێ لە هەموو ناوچەکان با ڕێگە بدا خۆپشاندان بکرێت با ڕێگە بدات هەڵبژارنێکی پاک و بێگەر بکرێت. من لێرەوە تەحەدای زێگری سەرۆژ پارتیەکەم ئەگەر پارتوانی دوو کورسی بێنێت من ئامادەم کە ئێستقالەکەم لە پەرلەمانی کوردستان. زۆر باش بینە سەر پرسی گەنج باس لەوە کرد کە 100,000 گەنج لەژێر حکومڕانی چێتی و پارتی و 100,000 گەنج ڕۆیشتووە. ئێوە تا چەند بەرپرسن لەوەی کە گەنج سەر هەڵدەگرێت سەری خۆی هەڵدەگرێت دەڕوا لە ئەستا تا ئاوەکانی یۆنان هەبوو خەڵکێکی زۆر لە ئاوی ئیجە و لە نێوان ئاوی نێوان یۆنان و تورکیاخن کە ئێستا لە دارستانەکانی بیلاڕوس و نێوان پۆڵەند لەسەرمان ڕقەبێتەوە. ئەم دیمەنە تراژیدیانە تاکەی بەردەوام بێ ئێمە پەیوەندی بە حکومڕانیی ناتە دروستەوە نیە؟ کاکزانە تاوان ئێمە قەت باسمان لەوە نەکردووە کە ئێمە بەشێکین لە حکومڕانی و تومانە بەڵە بەشێکین بەڵام بەشی ئێمە زۆر دیاریکراوە لە حکومڕانیە. مەلەفە ئاساسەکانی حکومڕانی هەرێمی کوردستان بەهۆی ئەو زۆرینە دەستکردەوە لای یەکێتی نیشتمانی کوردستان نەبوون لە مەلەفی دیبلۆماسی، مەلەفی اقتصاد، مەلەفی سیاسی و مەلەفی ئەمنیش بەشێکی. ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ئەساسی لێ بەرپرسیارە لە بەروی کە زۆرینەی پەرلەمانی لای ئەوانە زۆرینەی حکومەتی هەرێمی کوردستان لای ئەوانە و لە هەموو دنیا گلەی یەکەم لە سەرۆکی حکومەت دەکرێت کە لای پارتی دیموکراتی کوردستانە. کاکزانە من چەند ڕقەمێک پێڵم کە ئاماژەکان زۆر مەترسیدارن و لێرەوە دەمەوێت بڵێم کە ئەم هەڵبژارنە گرنگی هەڵبژارنەکە لە چیدایە کە لە سایە حکومڕانی پارتی چی گوزەراوە لە هەرێمی کوردستان.
لە ساڵی پارەوە تا ئێستا نزیکەی 100,000 کەنت سەری خۆیان هەڵگرت و هەرێمی کوردستانیان بەجێهێشتووە. ئەمانە بۆچی؟ لەبەرەوەی کە حکومڕانێکی زۆر خراپ لە هەرێمی کوردستان هەبوو، لەبەرەوەی نەیانتوانی وەکە دەرفەتی کاری یەکسانیان هەبێت، لەبەرەوەی کە نەیانتوانی وەکو کوڕی بەرپرسێکی ئەم وڵاتە بژێن، لەبەرەوەی کوڕی بەرپرسێک ڕۆژانە لێرە دەیان $1000 لە داوەتێکدا سەرف دەکات، بەڵام گەنجێک ناتوانێت 1000 دیناری تەواو لە جیفانی دابێت. ئەمە هۆکارەکەی گەنجەکەم وڵاتە بەجێ دەڵێت. من پێم وانە هیچ کامێک لەو بەڕێزانی کە کوردستانیان بەجێهێشتووە ڕقیان لە کوردستان بێت، نەخێر ڕقیان لە سیستمی حکومڕانی هەرێمی کوردستانە کە ئەمە دوشتی زۆر لێکەوە جیاوازن. و من چەند داتایەک باز دەکەم کە مەترسیدارم، حەز دەکەم لێرەوە بۆ بینەرەکان لە بینایی بەڕێز لێرە باسییان بکەم. کاک زانایە ئەمە 4 تەمەنمان هەیە کە تەمەنی 15 ساڵ و 16 ساڵ و 17 ساڵە کە لە 4 ساڵی ئایندە کاتی ئەوانەکە ئیش بکەن و ئیشیان دەست پێ بۆی کە بتوانن ژیانێکی شایستە بژێن. لە هەرێمی کوردستان لە ئێستادا 15,000 لە تەمەنی 5 ساڵی 137,027 کەس تەمەنیان 15 ساڵە، 16 ساڵ 138,054 کەسە، 17 ساڵ 136,906 کەسە، 18 ساڵ 126,257 کەسە کۆی گشتی دەکاتە 670,833 گەنج کە لە 4 ساڵی داهاتوو پێویستی بە هەلیکارە. ئەمە یەکەم. دووەم، لە هەرێمی کوردستان زیاتر لە 250,000 خەریزی زانکۆ پەیمانگاکانمان هەیە کە تا ئێستا نەمەزراون باسم لە پرۆژەکە کە ئێمە نەماتوانین کاریان بۆ بکەین لەبەرەوەی کە پارتی ڕێگر بوو لە پرۆژەکە. ئەمە دوو. سێم، کۆمەڵە خەڵکی ترمان هەیە کە تا ئێستا بێکارن کە ڕێژەی بێکاری پێشتر 9.5 بووە، ئێستا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. لە 4 ساڵی داهاتوو لە سایە حکومڕانی پارتی و کابینەی نوێم زیاتر لە 1 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان بێکار دەبێت. لە 4 ساڵی داهاتوو من بەرپرسیارم لە قسەی کە دەیکەم بەو شێوەیە کە ئێستا لە کوردستان دەگوزارێت بە 21 کورسی پەرلەمانی و 22 کورسی پەرلەمانی ناتوانین ئەو ڕۆڵە ببینین. ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان هاوکارمان بێت دەنگ بدا بەلیستی هاوپەیمانی بێچێت نیشتیمانی کوردستان بە بزوتنەوەی گۆڕان ئەم باڵانسی هێزە ڕاست بکەینەوە، ئێمە دەتوانین دەستەبەری هەلیکاری تازە بکەین بۆ پرۆژانێک کە باسم کرد. تەنها ئەو پرۆژانێک کە ئاماژەم پێکردن، تەنها ئەمانە بچنەبواری جێبەجێکردن 100,000 هەلیکار لە هەرێمی کوردستان دەڕەخسێت. من هەز دەکەم قەناعاتێکم لا دروست بۆ چکەمە پرۆژەی زۆرمان تەقدیم کردم، بەش بە حاڵی خۆم چەندان بیرۆکەم لە پەرلەمانی کوردستان تەقدیم کرد، چەندان و سەدان و یاداشت و پرسیارمان ئاڕاستی سەرۆکایەتی حکومەت کرد، هەموویان بە پرسیار بە وەڵام و لە هەمان کاتشدا بە چارەسەری زۆر گونجاویشەوە. من گەشتمەوە قەناعاتێک پارتی نایە ئەم کێشان چارەسەر بکات. من تێناگەم بۆچی ئەم پرسیارە بە خەڵکی هەرێمی کوردستان جواب بداتەوە. وە لە هەمان کاتەوە ئاماژەم پرسیارە لێ بکەمەوە بۆ قبوڵیەکەن تاکەی قبوڵیەکەن. قبوڵمان نەکردووە هیچ کاتێک کاک زانا. ئێمە لە بەدرێژایی ماوەی 3 ساڵی کاری پەرلەمانیمان هەوڵمان داوە ڕاستەکان بگەینی بە خەڵکی کوردستان و زۆرترین پرۆژە یاسامان بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان تەقدیم کردووە. بەڵام وەکو باسم کرد ئەو زۆری نێدەستکردەی ناو پەرلەمانی کوردستان ڕەگە نادان پرۆژانە بڕۆن. ئەمە وازەحە پێشتری شتومان ئەمە لەبەرەوەی کە ئینتخابات یاخود حملەی ئینتخابیە بەدەر لە حملەی ئینتخابی. ئێمە چەندان جار لە پەرلەمانی کوردستان لە ناو قاعی پەرلەمان من بەش بە حاڵی خۆم چەندان جار بایکۆتم کردووە. کۆنفرانسی ڕۆژنامەوانیمان کردووە لەسەر پرسی گەندەڵی لەسەرەوەی کە ئەم پرۆژە یاسان ناڕۆن. بەڵام تێنەپەڕیون. کاک زانا من دووبارەی دەکەمەوە. مەترسیەکی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە لە ڕووی اقتصادەوە. زیاتر لە 1 ملیۆن گەنج لە بەردەم چارەنووسێکی مەترسیداردایە. من پێم وایە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە کە توانێت ئەم کێشەیە چارەسەر بکات. بە هەبوونی ئەم زۆری نەدەستکردە، بە هەبوونی ئەم عەقڵیەتە عەسکەرتاریەتە، بە هەبوونی ئەم عەقڵیەت دیکتاتۆری هەرێمی کوردستان و مەسرور بارزانی و سەرۆکی حکومەت من دڵنیام کە ناتوانین کێشان چارەسەر بکەین. وەک پەرلەمانتارێک کە نوێنەری خەڵکن، دەنجی خەڵکن کە ئەچنە ناوچە جیاجیەکان چ فەرق و جیاوازیەک لە شێوازی پرۆژە و کارکردندا. مەسەلەن بۆ نمونە ئێستا لێمە لە شاری هەولێرین، هەولێر کۆمەڵێک باس لە جادەی 100 مەتری و 120 مەتری و 150 مەتریەکرێ، بەڵام بەراوردەکە مەسەلەن ئێوە بە پەرلەمانتارەکانیشیان بە ئێواڵێن وەکو پەرلەمانتار کە ئێوە نیتانە لە سلێمانی، ئێوە نیتانە لە سنووری کە حکومڕانی چێتیە. ئەمانە خزمەت نین، ئەمانە مەسەلەن بڕۆ لەو هەولێرە بگەڕێ کۆمەڵێک بینای بەرز مۆڵی گەورانی، ئەمانە من خزمەت نین بۆ گەنج ئەما دروستکردنی هەلیکار نییە. کاک زانا من حەز دەکەم دوای بەرنامەکە کامێرەمانێک و پەیامنێریش جەنابتان ڕابسپێرم بڕۆن لە دەرەوەی لە ناوەی شەستی سەیری هەولێر بکەم زان هەولێر چییە. و من حەز دەکەمەوە بە خەڵکی کوردستان بڵێن کە تەنها دروستکردنی بینا خزمەت بە هەرێمی کوردستان و اقتصادی هەرێمی کوردستان ناکات. بەڵێ کۆمەڵێک بینای زۆر گەورە لە هەرێمی کوردستان و لە هەولێر هەن، بەڵام بینانە خزمەتێک بە گەنجی هەرێمی کوردستان دەکات. ئەم بینایە چ خزمەتێک بە گەنجێکی سەهۆڵەکە دەکات. ئەم بینایە چ خزمەتێک بە گەنجێکی جیرفان بەتاڵ دەکات. ئەم بینایە چ خزمەتێک دەکات بە گەنجێک کە بە دوای کاردا دەگەڕێ ڕۆژانەی ناگاتە 2000 دینار. بینایەکی گەورە کە هی بەرپرسێکە کە هەمویان دابش کردووە. شاری هەولێر بۆ معلوماتە تەواوی دابش لەوە سەر پرسەکانی شاری هەولێر، لەسەر پرسەکانی پارتی دیموکراتی کوردستان، هەتا دەوروبەری 100 دەوروبەری 120. من بۆ معلومات حەز دەکەم پێ بڵام ئەمان تەواوی لەسەر بودجێ حکومەتی هەرێمی کوردستان کراون. هیچ کامێک لەو بودجێ بۆ پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و دارایگەرمی و ڕاپەڕی سەرف نەکراوە. من بۆ خۆم خەڵکی سۆرانم و پێم وایە
خەڵکی سۆران هەڵگری هێمان معاناتی خەڵکی ڕانەیە خەڵکی هەولێر هەڵگری هێمان معاناتی خەڵکی سلێمانیە لەبەرەوەی دووبارە دروستکردنی بینیا خزمەت بە خەڵک ناکات بە تەنیا گەر هەلی کاری لەگەڵ نەبێت ئەمە یەکەم دووەم من بەڕقم هەندێک شت پێڵم کاکزانە ئێمە گەر متابعە بکەین دوو بیرینەوتیمان هەبوو لە منطقەی زۆنی سەوز وەکو دەوترێت زۆنەکان ئەگەر وا باسی بکەین ئەو دوو بیرینەوتە خەریکە وشک دەکرد لەبەر نەوتی دابوس کراوە بەڵام لە ئێستادا ئەو بیرانەی کە خوان لە شەر دەسەڵاتی خواندا کە ئێستا وردەوە دەست پێ دەکەن کە نایخەنە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان تەنها خوانی استفادە لێ دەکەنەوە لە کوردستان 470,000 بەرمیلەوە دەردەهێنرێت کە یەک بەرمیلی 30 دلاری بۆ حکومەت دەمێنێتەوە لە مانگدا 15 میلیۆن لە ڕۆژێکدا 15 میلیۆن لە مانگێکدا 500 میلیۆن لە ساڵێکدا 5 میلیارد دلار ئەم پارێزە جیتفانی چەند کەسێکەوە تەنها چەند شوێنێک سەر دەکرێت کە ئەمە خزمەت بە پارتی دەکات و خزمەت بە چەند کەسێک ناو پارتیش دەکات نەکەم پارتی و نەکەم خەڵکی هەولێر ئەمە یەکەم دووەم بودجەی هێزەکانی هێز ئەمنیەکان لە هەرێمی کوردستان لە کاتێکدا کە شەڕی داعش بەشایەتی یار و نەیار بەشێکی ئەساسی 1600 کیلۆمەتر لەسەر شانی پێشمەرکانی نیشتمانی کوردستان بوو بەڵام بودجەی هێزەکانی هەفتانی و ئەوەندەی بودجەی هێزەکانی هێشتایە بودجەی هێزەکانی دژەتیرۆری یەکێتی نیو ئەوەندەی بودجەی هێزەکانی دژەتیرۆری پارتیە بودجەی هێزەکانی بەرگری فریاکەوتن نیو ئەوەندەی بودجەی هێزەکانی زێرەڤانیە ئەمانە هەمووی نەعەدالەتین بوو بە ئەمە بە بەدراسەکراو بەدراسەکردن کراوە کاکزانە سەیری شارەوانی کەلارکە بودجەی شارەوانی کەلار بە 11 شارەوانیەوە گەرمیان بە 11 شارەوانیەوە ناکاتێک لە سەرسەی بودجەی زاخۆ ناکاتێک لە سەرسەی ناوچەکانی تریش جەردەستی پارتی ئەمانە کۆمەڵک مەشاکیلی گەورن کە بە دراسەکراو وایان کردووە کە منطقەکانی سلێمانی منطقەی سلێمانی منطقەی هەڵەبجە منطقەی گەرمیان و منطقەی ڕاپەڕینش پەرایۆسپان و لە هەمان کاتیشدا لە ناو هەولێریش تەنها خزمەتی چەند شوێنیش زۆر دیاریکراو کراوە فەرمو سەیری سۆرانکە کاکزانە سەیری خزمەتگوزاریەکانی سۆرانکە پێم بڵێ زەحمەت نەبێ کارەباکەمان لەکوێیە پێم بڵێ جیاوازی کراوە لە شارێک بۆ شارێکی تر مەسەڵەن سنووری پارێزگای هەولێریش بەڵێ کراوە سەیری سۆرانکە من خۆم خەڵکی سۆرانم بە دیاریکراوی با باسی سۆران بکەین کاکزانە خەڵکی سۆران لە تاوی ئەو خزمەتگوزاریانە بێبەشە ئەگەر متابعە بکەین تا ئێستا هیچ کامێک لە کۆڵانەکانی سۆران کرداوڕژ نەکراون کۆنکریت نەکراون کارەبا لە ئاسێکی زۆر خراپدایە دۆخی خزمەتگوزاری لە ئاسێکی زۆر خراپدایە ئەو ئێمە بۆ معلومات حەز دەکەم شتێک پێ بڵێم ئێمە لە بانگەشەی انتخابین ئێستا زیاتر لە 300-400 پرۆژەمان بۆ هاتووە کە ئەرچی حکومەتی هەرێمی کوردستان بۆ بیکات یەک پرۆژەشیان بە ئەنجام نەگەیاندووە ئێمە لەسەر ئەرچی خۆمان دەمامەجێبەجێ کردووە وەکو پەرلەمانتار نەخێر وەکو کاندیدەکەمان لە دەڤەری سۆران ئەمەی کردووە فەیسەڵی کەریم خان لەبری حکومەتی هەرێمی کوردستان ستاوە بە جێبەجێکردنی پرۆژە ئەمە خۆی گەواهیدەرە لەسەر ئەو حەقەتەی کە دەبینین لە ئێستادا لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ناوچەی سۆران کە من خۆم خەڵکی ئەو دەڤەرم هیچ خزمەتگوزاریشی پێ نەگەشتووە من تەحەدا دەکەم با کەسێک بڕوە لە ناو بازاڕی سۆران خەڵک بتوانێت بە ئازادی قسە بکە باس لە پرۆژە خزمەتگوزاریەکانی ئەو منطقەیە بکرێت لە ئاوەڕۆ لە ئاو لە کارەبا لە موچە لە هەموو خزمەتگوزاریەکانی بەڵام لە ئاستی باڵا خەڵکانێک لە پارتی دیموکراتی کوردستان لەو دەڤەرن من لە ڕاگەیانەکانی بینم لە ڕەواندز و سۆران و برادۆست و چۆمان باسی ئەوکەن کە بە تەنها پارتی خزمەتی ئەو دەڤەرەی کردو خەڵکی ڕێزانە بۆ بەڵێ ڕاستە پارتی خزمەتی بە ناوچە سنووریەکان کردو بە هێنانی ئارتەشی تورکی و دەبابەی تورکی بۆ ناو خاچی هەرێمی کوردستان بۆی کە ڕێگەنەدا خەڵک بڕاتە سەر زەرعات و سەر باغ و باغاتەکانی خۆیان بۆی کە ئاسایش دابنێ بۆی پارێزگاری لە میتی تورکی بکات ناو بارەگاکانیان و من بە معلوماتەوەم بە وەزیری ناوخۆت و ناو یەک لە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی داخراو بۆ لە مانجی حوتی ساڵ 2019 پێم وتووە کە 32 بارەگای میتی تورکی لە ناوچەی هەولێر و دۆهەکەن و بەڵێ ئاسایشی پارتی کە ئێستا پارێزگاریان لێ دەکات و بەڵێ پارێزگاری لەوە دەکات پارتی خزمەت بۆ دەکات کە لە سەری بەرد بنکەیەکیان داناوە لە ئێستادا کە بنکەکە بۆ قاچاقسێتی کەرشەوانە مەڕ و ماڵاتێکی خەیاڵی بە ملیۆنان دلار داخلی ناو سۆران دەکرێت هیچ کەسێک لێ مستەفید نابێ پارتی نەبێ خۆی چەند کەسێکی ناو پارتی من لەو منطقەیە بەڵێ ناچارن کە باس لەوە بکەن چۆن خەڵکیان مەحروم کردووە لەوەی کە تەنها بچوە سەر باغاتەکانی خۆشی بەڵێ هێنانی دەبابەی تورکی و ئارتەشی تورکی و میتی تورکی بۆ ناوچە سنووریەکان ئەمانە بەفعالی هەیە من بەرپرسیارم لەو قسانێک کە دەیکەم بەڵێ من بەرپرسیارم لەو قسانێک کە دەیکەم تورکیا بە عمقی 25 کیلۆمەتر ئێستا لە ناو خاچی هەرێمی کوردستاندا لە ناوچەی برادۆست باشە ئەمە بۆ پاراستنی بەرژەوەندی هەرێمی کوردستانە مەسەڵەن ڕەنگە پیان وابێ کەروانە بێ تورکیا ئەتوانێت بێتە هەولێریش بێتە سلێمانیش لێتی کاکزانە هەر ئۆڕێدی لێتی ئێستا لە ناو هەولێر بارەگای میتی تورکی لێیە ئێستا لە دهۆک لێتی لە زاخۆ لێتی لە سۆران لێتی لەمان لە هەمووی لێتی باشە فەرقی ئێوە چیە ئێوە تەنها ئێمە هێزێکی نیشتیمانی بووین بەرگریمان لە دۆزە نیشتیمانیەکان کردووە و بازی ئەوەمان داوە کە ئێمە هێزێک بووین لە سەرتاسەری کوردستان خۆمان بە خاوەنی کوردستان زانیوە سازشمان لەسەر بستێ خاچی کوردستان نەکردووە نەچوین کوردستان بفرۆشین لە پێناوی کوڕی کەسێک نەچوین ناوچەیەکی گەورەی وەکو شنگال ڕادەستی داعش بکەین نەچوین لەگەڵ داعش دابنیشین نەچوین بازرگانی لەگەڵ داعش بکەین نەچوین لەگەڵ حەشتی شعبی ڕێک بکەوین ئێمە هێزێکی نیشتیمانین سازش لەسەر مافەکانی گەلی کوردستان ناکەین سازش لەسەر هەرێمی کوردستان ناکەین و باوەڕیشمان وایە کە عمقی استراتیژی هەرێمی کوردستان و عراق بەغدایە و چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان و عراقیش لە بەغدا دەکرێت بەڵام ئەوانیش بە ئێوە دەڵێن لە 16 ئۆکتۆبەردایەوە کەرکووکتان فرۆشتووە وازەحە کاکزانە چێ کەرکووکی فرۆش چێ شنگالی فرۆش هەرچەند ڕۆژی ڕابردووە بزانم کە کۆمەڵێک
من زۆر ئاگاداری هینی علامیشیان نیم بەڕاستی بەڵام هەر بەرچاوم کەوت کە کۆمەڵە کەسیان چوون بۆ شنگال خەڵکی شنگال وەڵامی دانەوە کە چێ فرۆشتوێتی کەرکووک چێ فرۆشتی کەرکووک بە بەدیلی ئەوە فرۆشاکە کوڕی چێ لای داعش بوو بەدیلی ئەوە کەرکووک فرۆشاوە کاکزانە باش ئێوە لە پرسەنەتەوەیەکاندا مەسەلەن چیتان جیاوازیە لە پارتی بۆچی ڕەخنەکانتان مەبەستمە بەڕاستی ئەوە بۆ خەڵکی کوردستان ڕوون بێتەوە چونکە پارتی زۆر ئەم ماوەیە بانگشەکەی لەسەرەوە بوو بۆ یەکێتی پەلاماری ئێمەدا هێرشەکاتە سەر ئێمە بە زۆرێک ڕەخنەکانی ئاراستی ئێمە باسی جوانەکانی خۆتان بکەن والله ئێمە باسی پارتیمان نەکردو خۆیان کۆمەڵێک تەسریحیان داوە کە ناچارین جوابیان بدەینەوە ئەمە یەکەم دووەم ئەوان بەرپرسیاری یەکەمن لە هەموو کێشەکانی هەرێمی کوردستان و ئەوان بوونە هۆکار بۆی کە قوتی هەرێمی کورد خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا بڕدرێت بۆی کە بیکەن بە کێشەی عینادی کاقوبات و خۆی و تیمەکەی لە حکومت بە بەشداری بزنەوەی گۆڕان توانیان کە کێشەکان چارەسەر بکەن ئێمە ڕووی دەمان لە پارتی نیە تەنها یوسمان چەند سفاتێکیان باس بکەین کە مەکرد وایە شتێکی ئاساییە باش ئەوان دەڵێن با بە ئارامی بانگەشەکە تێ باسی کەم و کورتەکانی ئێمە مەکەن هۆکار چییە؟ هەر بەسییان ئارامی لە شوشەیە کاکزانە پارتی ماڵی لە شوشەیە هەر کەم و کورتێکە باسیکەی ناکرێ باسی پارتینەکەی لە هەرێمی کوردستان من حەزەکەی بەرمونەمە پێڵە بە بەڵگە بەڕقەم بەڵگە قسە بکەین باسی ئازادی ڕادەڕبریم کە من ناتوان باسی پارتینەکەم دەوێت باسی شیروانی بادنیا بکەم باسی پرۆسەی نەوتی بکەم ناتوان باسی پارتینەکەم دەوێت بەڕقەم قسە بکەم باسی خاڵە سنوورەکان بکەم دەوێت باسی وەلید بکەم باسی دا هەفتەی خاڵی ئیبراهیم خەلیل بکەم دەوێت باسی ئەو بکەم کە ئێستا دامەزراندن یە خەڵکی کوردستان گەنجانی کوردستان لەبێ دامەزراندن کوردستان بەجێ دەڵن لە هەفتەی ڕابردوو مەسرور بارزانی هەشت کەسی لە گورجی حاجومەران دامەزراندووە باشە دەبێت باسی ئەو بکەم کە ماگانە داهاتی ئیبراهیم حاجومەران 150 میلیارد دینارە ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکومەت دەڕوا بۆ کۆمپانیایش دیاریکراوی سەر بە کەسێک دیاریکرا ناو پارتی دیموکراتی کوردستان دەبێت باسی ئەو بکەم کە ئێستا دەواازە هەیە لە دەرەوەی حکومەتی هەرێمی کوردستانە دەبێت باسی لاناس بکەم کە ڕۆژانە 25000 بەرمیل نەوت دەپاڵێوێت بەبێ ئەوەی کە 1 دینار 1 سنتی بۆ حکومەتی هەرێمی کوردستان بێت دەبێت باسی ئەو بکەم لە کۆی 25 دەواازەی ناڕەسمی لە هەرێمی کوردستان نزیکەی 15 بۆ 20 دەواازەی لەژێر سڵاتی پارتیە تەنها دوانیان فەرمین ئەوانیش داهاتەکان ناگەڕێتەوە حکومەتی هەرێمی کوردستان نیوەی زیاتریشی بۆیە ناتوانم باسی پارتینەکەم ئەگەر باسی گەندەڵی بکەم دەبێت باسی ئەو بکەم کە بە گوێرەی راپۆرتی لیژنەی دەستی دەسپاچی زیاتر لە 200 کەس لە دوهۆکتەوە گلاون لە گەندەڵی دەبێت باسی ئەو بکەم کە وەزیرەکانی پارتی خەریکی قاچاقچێتی وەزیری تەندروستی بنمونە کە دەرمانی قاچاق داخل دەکات لە هەرێمی کوردستان کە بە ئیمزای بەڕێزیان من شکاتم لێ کردەوە بڕوا لە بەردەمی دادگاڕەتی کاتەوە کاکزانە بۆیە ناچارم کە کاتێک کە باسی مەسەلەن شکاتەکەت لەسەر چه ئەساسی سەیریکە ئێمە پێشتر باسی ئەومان کرد کە وەزام لە بەرنامەکەی جەناب تۆ یەکەم شوێن کە باسمان کرد کۆمەڵێک دەرمانی قاچاق لە ناو هەرێمی کوردستان ئەم دەرمانە مەترسیدارن وەزیری تەندروستی بە واژۆی خۆی کتابێکی کردووە بۆ سەرجەم باسکان کە ئەم دەرمان ناکرێت داخل بکرێن کاتێک کە بە قاچاق داخل کراون هەر بە ئیمزای ئەو بەڕێزە داواکراوە کە لیژنەی مشتری پێک بهێنرێت و ئەم دەرمانانە بکردرێنەوە کاکزانە ناتوانم باسی پارتینەکەم کە باسی گەندەڵی بکەم گەندەڵی و پارتی خیانەت و پارتی دوانەیەکی لێکدانەبراون ناتوانین ئاماژەیان پێ نەکەین کە باسی باشە جوانەکانی ئێوە چێ بۆ نمونە ئێستا باسی بەغدا بکەین لە دوای ڕۆخانی ڕژێمی بەعسەوە ئێوە چیتان پێشکەشی خەڵکی کوردستان کردو تا ئێستا داوا لە خەڵک بکەن کە دەنگتان بداتێ و تیمێکی بەهێز لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستاندا بتوانێت خەونەکانی خەڵک بەجێ بهێنێت و بتوانێت ڕقەمێکی قورس بێت کاکزانە ئێمە لە دوای ڕوخانی ڕژێمی گۆڕبەگۆڕی سەدام حوسێن و لە دوای پرۆسەی ئاشتی لە عێراقدا دوای پێکهێنانی یەکەم کابینەی دیموکراسی و بوونی جەنابی سەرۆک مامزەلال بەسەر یەکەم سەرۆکۆماری کوردی عێراق بۆ یەکەم سەرۆکۆماری هەڵبژێردرا و دیموکراتی عێراق توانیمان کە پرۆسەی ئازادی و دیموکراسی لە عێراقدا بە شێوەیەکی زۆر باش بێنێکایەوە و من تەحەدا دەکەم یەک کەس بیرم بخاتەوە کە تا هەبوونی جەنابی مامزەلال لە بەغدا ڕۆژێک لە ڕۆژان کێشەی موچەمان هەبوو بێ ئێمە کێشەی هاتنی بودجەمان هەبوو بێ ئێمە سەڵا هەفتەی بودجەمان بۆ دەهات و تەسەڕوفشمان بە بیرەنەوتەکانی خۆمانەوە دەکرد تەسەڕوفشمان بە داهاتی ناوخۆ دەکرد دەشمان توانی خزمەتگوزاری زۆر بگەینین هیچ کاتێش پرسەکانەوە نەبوون ئەو کات لە سەردەمی سەرۆک مامزەلال کێشەی ئێمە کەرکووک بوو کێشەی ئێمە ناوچە دابڕێنراوەکان بوون کێشەی ئێمە مافی کورد و مافی چارەی خۆنووسین بوو ئێستا هاتوونێتە سەرەوە لە سایە حکومڕانی پارتی گەشتێتە دووبارە ببوورە دەبێت باسی کەم یعنی ئەمە حکومڕانی پارتی وای کرد کە دوای جەنابی مامزەلال هاتوونێتە سەرەوەیەکەوە مناقەشەیە بکەین ماگانە 200 میلیارد لە بەغداوە دەیان نایەت باشە و دوای ئەوەش کە دووبارە ئەمان تێشیاندا لە 2014 کە هەموو دەرگایەکیان لەگەڵ بەغدا داخست ئێمە هەوڵمان دە دەرگاکان بکەینەوە بە حەچیمی تیمی ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان توانیمان بەشێک لە دەرگاکان بکەینەوە تەمەنا دەکەین کە خەڵک بتمانەمان پێ بکات بۆی کە بتوانین دەرگا داخراوەکان بکەینەوە و قوت و موچەی هاوڵاتیانی دەرگا داخستانە پارتی بە وەکو حکوومەت کردوویەتی وەکو حزب نەیکرد نەخێر وەکو شخص کردووە وەکو شخص کردویانە باشە ئەوان بازەوە دەکەن هەمووی لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە لە پێناو فکری نەتەوەیی بووە لەبەرەوەی کورد نەتەوەی کاکە لە چوارچەوەی عێراقدا زوڵمی لێ دەکرێت ینی ئەوان بۆ ئەوە کردویانە هەتا لە بانگەشەی انتخاباتی بۆ بەکارهێنرێت کە ئەوان سەدارەی ئەو پرسەنەتەوەیە زەحمەت نەبێ کەسێک خەریکی پرسینەتەوەی بێت کەسێک نیشتیمان و کوردستان و وڵات و خەڵکی خۆی بەلاوە مهم بێت شنگال دەفرۆشێت کچانی یەزیدی و وڵاتەکەی تەسلیمی داعش دەکات زەحمەت نەبێ کەسێک
نیشتیمان و نەتەوە وڵات و خاک و گەلەکەی بەلاوە مقدس بێت دەبابەی دوژمن دێنێتە ناو پەرلەمانی کوردستانەوە زەحمەت نەبێ کەسێک نیشتیمان و خاک و نەتەوە وڵات و گەلەکەی بەلاوە مهم بێت ڕەفراندەمێک دەکات لە کاتێکدا هەموو دنیا پێی بڵێمەی کە خەڵکی کوردستان تووشی چارن و سێشینیا دیار بکات زەحمەت نەبێ کەسێک کوردستان و گەلەکەی بەلاوە مهم بێت کێشەی شخصی خۆی تێکەڵ بە کێشەی سیاسی دەکات بۆی کە خەڵکی هەرێمی کوردستان قوتی بڕدرێت و بازەکەی بدات کاکزانم بەلامەوە سەیرەکان پرسی نیشتیمانی یعنی کەسێک بابێ پرسێش نیشتیمانی پێ بڵێ پارتی باوکایەتی بکات کەسێک بێت شتێکم پێ بڵێ کە پارتی کردبێتی وەکو هەرێمی کوردستان و گەلی کوردستان ئەمان ئەو کات پێش ئەوەی کە ئێمە کەرکووک لەدەست بدەین پێش ئەوەی کە هۆکارێک بکەن بە ڕەفراندەم لە دەرەنجامی ڕەفراندەم کەرکووکمان پێ لەدەست بدەن ئەمان چاویان لەسەر نەوتەکەی بووە چاویان لەسەر خاکەی نەبووە بەڵام دەڵێن ئێمە چاویان لەسەر نەوتەکەی مەبەستمان ناسنامەی کەرکووکە کاکزانە ئێستش لە یازار بەرپرسانی پارتی لەگەڵ حکومەتی ناوەندی کە نیقاش دەکەن شەڕی دووبیرە نەوتەکە دەکەن نە خەڵکی کەرکووکیان بەلاوە مهمە نە خەڵکی کوردستانیشیان بەلاوە مهمە ئەمان شەڕیان شەڕی نەوتە نەک شەڕی خاک ئەوە ئێمەی کە شەڕی خاکمان کردووە ئەوە ئێمەین کە لە مەلا عەبدوڵڵا و لە کەرکووک و لە بەشیر و لە دووز و لە مەلا خالید و لە هەموو ئەو شوێنانە هەزاران ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردە قوربانی خاک و نیشتیمان باش کەواتە کاکاروان ئێستا پرسێکی تر هەیە مەسەلەن ئەوان باس لەوە ئەکەن کە یەکێتی هیچ جوانیەکی نییە هیچ باشێکی نییە و تەنانەت ئەوان باز لەوەکەن کە تکایە دەنگدەن بە پارتی بۆی سلێمانیشتان بۆوەکو هەولێر لێ بکەین بۆچی ئەوەش بۆ ئەوان وارد نەبێ والله کاکزانە من حەز دەکەم و پرسیار لە خەڵکی سلێمانی بکەی ئایا خەڵکی سلێمانی قبوڵیانە حکومڕانیەشی دیکتاتۆری عەقڵێکی خێڵەکی بێ لە سلێمانی حکومڕانی بکات لەسەر دەنجی جیاواز و لەسەر خۆپشاندان و ڕای جیاواز و بۆچوونی جیاواز ڕاپێچی زیندانەکان بکرێن خەڵکی سلێمانی قبوڵیانە حکمی براگەورە بێتە سلێمانی و لەسەرەوەی کە بۆچوونی جیاوازیان لەگەڵ خۆی هەیە بخاتە ناو سووچی زیندانەکان تۆمەتیان بۆ دروست بکات بوختانیان بۆ دروست بکات بێت کۆمەڵێک تۆمەتی پێ بنەمان بۆ هەڵبەستێت من دڵنیام خەڵکی سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجا لە دەی دەخۆیان وەڵامی ئەو داواکاری پارتی ئەو هەموو جیاوازیانە هەیە بۆ نمونە لە شوێنێکی وەکو سۆران بۆچی بە هەموو هاوپەیمانی کوردستان چاویان لەوێ کاندیدێک دەربچێت بەڵام پارتی دموکراتی کوردستان شەڕی 4 کاندیدەکە بۆ کاکزانە لەبەر بۆ یەکەم لەبەرەوەی کە پارتی هەمیشە تەزویری کردووە لەو منطقەیەوە بابەتێکی واقعی و نامێ زۆر مناقەشە بکەم پێم وایە کەسێک شتوان شایەت بدات ولا ڕابردووش بینیومانە دووەم لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 92 بە دواوی ئیدارەی و منطقەی لەدەست نەبووە ئێمە نەمانتوانیوە خزمەتی ئەو منطقەیە بکەین و من تەمەنا دەکەم کە خەڵکی ئەو منطقەیە و خەڵکی دەڤەرەکەی خۆم و خەڵکی ناوچەکانی تری پارێزگای بادینان پارێزگای دهۆک و لە بادینان و لە پارێزگای هەولێرش متمانە بە یەکێتی بکەن تا بە جۆرێک بە ڕۆژگارێک بکەین و بتوانین حکومڕانی ئەو منطقەیە بکەین تا خزم و زاریان پێ بگەێنین بەڵێ کە ئێمە دوور بووین پارتی ناڵێ مامەڵەیەکی ئاسایی فەرمانبەرێکمان کەسێکی ئاساییمان کە کارێکی ڕۆتینیە ڕۆژان لە سۆران بڕوات خەڵک ئیزبار دەکەم بۆی بێ پارتی من نمونەیەک بۆ بژەرمەوە کاکزانە لە شاری هەولێر لێرە لە هەولێر یەک لە کەسێک لە دوکاندارێک دوکانێکی ئاسایی هەیە لەو حەیەکیان پێ هەڵواستیوە دنیایەک باز و سەرانە و ئەو سەرۆسەری لێوەردەگرن کە چووە کاتەکەی نوێ کاتەوە بردوانە بۆ ئاسایشی گشتیان دەبێت پڕی پێوە کە تۆ سەر بە پارتی دموکراتی کوردستانی ئینزا توانین بۆ نوێ بکەینەوە بەڵێ خەڵکیان هیزبار بە هەموو کەس بەڵێ بە هەموو کەس بەڵێ بە هەموو کەس بەڵێ لە هەولێر دەکرێت بەڵێ لە سۆران بێژی پارتی بەڵێ لە بادیان دەکرێت بەڵێ لە دهۆک دەکرێت وتی ئێمە ناتوانین کرێت کەسێکمان لە مەطعمێکی ژیش بکە بەڵام لە هەولێر خەڵک ئازادە لە هەموو شوێنێکیش بکە لە دهۆک خەڵک ئازادە لە من تەحەدا دەکەم یەک کەس بتوانێت ئیجازەیەکی بینا ئیجازەیەکی دوکان ئیجازەی لەوحەیەک ئیجازەی مەطعمێکی چکۆلا ئیجازەی بزنسێکی بچووک لەو هەولێرە دەربێنێت ئەگەر لە ئاسایشی گشتی فۆرمیەوە پڕ نەکاتەوە کە سەر پارتی دموکراتی کوردستانە یان تەسکیەکی حزبی نێنێت ئەمە بەچی چارەسەر دەکرێت هەموو ئەوانە بۆ ئەوەی کە بتوانرێت هێزێکی تریش هەبێت بە پارتی بڵێندا تەنها چارەسەر ئێمە وتومانە بەدەر لەوەی کە ئێستا وەکو باسم کرد کە 22 کورسی پەرلەمانیمان هەیە توانیمانە لە زۆر محەتە پارتی ڕابگرین وەگەر نەمان کردای ئێستا کوردستان بە کاملی لە شوێنێکی تر بوو لە دەستی خەڵکانی تر بوو کاکزانە تەنها بە جێڕانەوەی باڵانسی هێز بە متمانە بەخشینەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بزودنەوەی گۆڕان بۆی کە بتوانین ئەم باڵانسە ڕاست بکەینەوە بتوانین ئەو خزمەت زۆریانە بگەێنین بە خەڵک ئەم کێشانێکی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەم بتوانین چارەسەریان باز لە ئێوە دەکەن مەسەلەن پەرلەمانتارەکانیان هاوڕێکانی بەڕێزت بە ئەوان خەریکی کێشەکانی خۆیان بن واز لە ئێمە بێنن وەکو پارتی ئێمە چەند باڵ و چەند پەڕ و چەند قازبین بەرامبەر بە نایارانی کوردستان و یەکێتی یەک دەنوچین هەر کەسێک خەونی ئەوەی هەیە کە بە کێشەی ناوخۆیمان یەکێتی زەعیف دەبێت یان یەکێتی لە ناو دەسێت ستەری دای لە تاشە بەردەکانی سەفین ئەو وەڵامەکەتە بەڵێ وەڵام باشە بەڵام بۆ پرسی جیاوازی خزمەتگوزاری بۆ نمونە سەرۆکی قوارەی هاوپەیمانی
کە بەڕێز قوبات تاڵەبانی باسی لەوە کرد کە مۆڵ و بینای بەرز و ئەمە زۆر دەنگدانەوەی لە کوردستان هەبوو بە تایبەتی لە میدیادا ئەمڕۆ بازەوە کە بۆ ئەوان بەڵام گەڕەکە هەژار نشینەکان بۆ ئێمە بۆ ینی ئەمە پەیوەندی بۆچی باڵەخانەکانیش بۆ ئێوە نەبێ بۆچی ئێوە دژی پێشکەوتن یاخود لە چیەوە ئەم قسێ دێ ئەمە دژی پێشکەوتن نین وەکو باسم کرا و چەند ساڵی کە حکوومەت هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە زۆرترین بژانەوەی ئیداری زۆرترین بژانەوەی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا هەبووە خزمەتگوزاری گەیەندراوە تەنان بە ناوچە سنوورەکانیش و لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کراوە ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکی هەرێمی کوردستان دامەزراوە و چەندان دایان پرۆژەمان کردووە ئەو قسەی کاقوبات زۆر تەواوە باڵەخانەکان کە ئی بەرپرسانی پارتین باڵەخانەکان کە ئی کوڕی بەرپرسەکانی پارتین کە شەوان خەریکی شەوی سوور و دیسکۆنتیدا ئەوان بۆ ئەوان خەڵکی هەژار و بەشمەینەت ئێمە لەگەڵ معاناتی خەڵکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دژی پێشکەوتن نین بەڵام بەڵێ ئێمە دڵمان لەگەڵ ئەو خەڵکە هەژارەی کوران و تەیراوە و سۆران و ناوچەکانی تری هەرێمی کوردستانە دڵی ئەوانی ئێمەیە با باڵەخانەکان بۆ ئەوان بن بەڵێ دڵی ئەو خەڵکە هەژارە بۆ ئێمەیە و ئێمە لەگەڵ ئەوانین و ئێمە لەسەر بنەمای دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خانوەقوڕەکان خۆمان بە بەشێک لەو خەڵکە دەزانین و دڵنیام ئەو خەڵکەش لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پەرلەمانتارێک وەکو گەنجێکی یەکێتی وەک پەرلەمانتارێکی یەکێتی فەرقی وە جیاوازی یەکێتی لەگەڵ پارتی چییە لەگەڵ هێزەکانی تری کوردستان لە پرسینەتەوەی لە پاڵپشتیکردنی خەباتی ڕەوای گەلی کورد لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە لە باکووریانی چ جیاوازیەکەیە بۆی خەڵک لە تای تەرازۆ حسابتان کاک زانا مێژووی جەنابی سەرۆک مام زەلال بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان شایەتیەوە دەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەبەرەی پێشەوەی خەباتی ئازادی خوازی گەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستاندا بووە ئێمە ئەوەندەی توانیمانە لەسەر دۆزی کورد لە هەر ناوچەیەکی کوردستان بێت لە هەر پارچەیەکی کوردستان بێت داکۆچیمان لێکردوون و مافەکانیمان بە مافەکانی خۆمان زانیوە کێشەکانیمان بە کێشەی خۆمان زانیوە و دڵنیاش بە لەسەرەوە کە جەنابیشت دەیزانی و خەڵکی کۆمەڵانی کوردستانیش ئەو شایەتیمان بۆ دەن کە بازێکی قورسمان لەسەرەوە داوە خۆمان بە هاوخەم و هاوسۆزی باکوور دەزانین خۆمان بە هاوخەم و هاوسۆزی ڕۆژهەڵات دەزانین خۆمان بە هاوخەم و هاوسۆزی ڕۆژئاواش دەزانین لە ڕۆژە سەختەکانیشدا بە کردار ئەومان سەلماندووە لە کۆمەڵێک هاوکاری کە پێویست ناکە ئێمە لێرە باسی بکەین کە بەردەوام ئەمانمان بە خۆمان زانیوە و یەکێتیمان بە هەمویان زانیوە بۆ پاراستن و سەرخستنی و بە هەرێمی کوردستان و پاراستنی هەرقەواری باسی شەڕی داعشت کرد کاروان کە ئەمەش یەکێکی تر بوو لەو نەهامەتیانی ڕوبەڕووی گەلی کورد بووە بۆ ئەم هەولێرە کە بەڕێز دووتر لە 1600 کیلۆمەتر ئێمە دیفاعمان کردووە هەرچەندە خۆزگە پێشمەرگەی یەکگرتوو بووە بەڵام چیتان بۆ ئەم هەولێرە کردووە مەسەلە لە کاتی شەڕی داعشدا ئەگەر هێزەکانی دژە تیرۆری یەکێتی و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوونە ئێستا ئەبوو بەکر بەغدادی لە شوێنی ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر دەبوو بەم جۆرە بەڵێ چیتان کردیانی مەسەلەن ئێمە هاتین هەولێرمان پاراست و پێم وایە پارتی خۆشی داوای کردبوو هێزەکانی دژە تیرۆری یەکێتی هەرچەنەمەش ئەمە فەخرەکە باسی دەکەم شانازیە خەڵکی هەولێر زۆر لەوە زیاتر شایستەیانە کاتێک کە پارتی ناتوانە بیان پارێزێت ئێمە بارچی خۆمانی دەزانین حتا ئەگەر لێرەشی پۆستێکی داریمان نەبێت ئەگەر حکومڕانی هەولێرش لەبەردەستی ئێمە نەبێت ئێمە دەین هەولێر دەپارێزن و هەر ناوچەی یەشتری کوردستان چۆ کوردستان هەمووی بەی خۆمان دەزانین دووبارە دڵی خەڵکی ئێمە بیناکانی ئێوانن دووبارەی دەکەمەوە ئەگەر هێزەکانی دژە تیرۆر و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوونە ئێستا ئەبوو بەکر بەغدادی لە شوێنی ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر دەبوو بەو شێوەیە بەڵێ ینی ئێوە بوون هەولێرتان بەڵێ ئێمە هەولێر نەکەر هەولێرمان پاراست کوردستانمان پاراست بە هاوکاری هاوپەیمانان بە هاوکاری دۆستەکانی گەلی کوردستان بەڵام شەوی ڕابردوو لە بەرنامەی پانۆرامادا لە پرسای مەڵبەندی هەولێر وتی ئێمە هێزی دووەمین لە ڕووی دەنگدانەوە لە انجومەنی پارێزگای هەولێر یەک پۆستیشتان نییە لە هەولێر بەڵێ بەڵام خەڵکی هەولێر بەی خۆمان دەزانین ئێمە لە زاخۆ تا خانەکەین خۆمان بە خاوەنی کوردستان دەزانین و پێمان وایە دڵی خەڵکی کوردستان لەگەڵ ئێمەیە ئەگەر کۆمەڵێکم و کورتی هەیە لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت من دڵنیا دەکەمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت هێزی یەکەم بێ لە هەرێمی کوردستاندا بۆیە پاراستنی هەرێمی کوردستان و هەر بستێکی هەرێمی کوردستان و هەر تاکو و هاوڵاتێکی هەرێمی کوردستان بە ئەرک و واجباتی ئەساسی و ئەولویەتی کارەکانی خۆمان دەزانین باش ئێوە هەمیشە لە هاوپەیوەند بەو پرسیارەوە بۆ نمونە لە شەڕی داعشدا کۆمەڵێک لە فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانی هەموو کوردستان هەموو ناوچە جیاجیەکانی کوردستان لە زاخۆ تا خانەقین بەداخەوە شەهید بوون بەداخەوە بریندار بوون بەداخەوە بەشێکیان بەدیل جیران کە ئەمە بە هەموو کوردستان برینێکی قوڵە لە هەر هێزێک بێ بەشێکی زۆری فەرماندە و پێشمەرگەکانی یەکێتی دەڤەری باڵەکایەتی و سۆران و ڕەواندز و ئەو شەقڵاوە و دەڤەرن کە سەر بە پارێزگای هەولێرە بەڵام لەوێش ئێوە تەنانەت توانای خزمەتکردنیەوە تا خۆت ئەڵێ کە گوندێک نییە لەوێ بۆچی
کاکزانەوەکو ئاماژەم پێکرد ئێمە لە تەواوی خاچێرێمی کوردستان شەهیدی زۆرمان داوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووبارە خوێنی لە پێناوی ئەم وڵاتە داوە وەکو ئاماژەشم پێکرد بەداخەوە کە نەمانتوانی وا بکەین لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە هەولێر لە بادینان کۆمەڵێک پۆستی ئیداریمان هەبێت تا بتوانین خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان ئەو ناوچانی پێ بکەین خەڵکی ئەو منطقەیە خەڵکێکی باندووە خەڵکێکی تێکۆشەرە خەڵکێکی سەربەرز و دڵسۆز و بوێر و دلێرە قابلی خزمەتکردنێکی شایستەیە بە ژیان و گوزەرانی خۆیان ئێمە تەمەنا دەکەین کە بتوانین لەم هەڵبژاردنە ئەم گۆڕانکاریە ڕووبدا لە هەرێمی کوردستان تا بتوانین مافەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان زامن بکەین تا بتوانین بۆ زمینە سازیش بکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە مودەیەکی زۆری نەماوە ساڵێک و چەند مانگێکی ماوە تا بتوانین چارەسەری ئەم کێشانە بکەین بەڵێ قوربانیماندا بەڵێ کۆمەڵێک فەرماندەی دلێری لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی کورد و کوردستان لە شەڕی داعش و لە هەموو شەڕەکانی تری پاراستنی هەرێمی کوردستان دادەنەوێنم و ئێمە لە منطقەی باڵەکایەتی و لە سۆران و لە سوورسایەتی و لە ناودەشت و لە هەریر و لە خۆشناوەتی و لە باتاس و لە بادینان و لە هەولێر و لە تەوا ناودەشت و لە هەموو ناوچەکان شەهیدێکی زۆرمان پێشکەش بە کوردستان کرد و ئەم شەهیدانەمان پێشکەش کردووە بۆی کە خزمەتی هەرێمی کوردستان بکەین نەک چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان بخەین دەستی خەڵکانێکەوە کە دانەوێت تەنها بەرژەوەندەی شەخسەکانی خۆیان ڕەچاو بکەن ئەگەر ئەو هێزە تۆکمەی ئێوە مەبەستانەوە و لە چوارچەوەی هاوپەیمانی کوردستاندا بۆ ڕقەمەی کە خواستی ئێوێ و بیرتان لێ کردوێتەوە بڕواتە بەغدا چی زامنە بێ بۆ خەڵکی کوردستان چی ئەگۆڕ لە ژیانی خەڵکی سەقامگیری زامن دەبێت موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زامن دەبێت تێکشکاندنی خواستی شخصی و پێشخستنی بەرژەوەندی شخصی پێش بەرژەوەندی گەل زامن دەبێت بۆی کە تێشی بشکێنین ئەوە زامن دەبێت کە هەرێمی کوردستان چیتر لە دەستی چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان لە دەستی خەڵکانێک دانابێت کە ئەو مەزازی شخصی خۆیان بڕیار لەسەر چارەنووسی خەڵکی هەرێمی کوردستان بدەن و ئەوەش زامن دەبێت کە زمینە سازی بکەین لە هەرێمی کوردستان باڵانسی هێز بژێڕینەوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین خزمەتێک کە شایستە بێت بە لێوەشاوەیی و بە خزمەتکردن و بە تێکۆشانی خەڵکی بۆ ئەوەنجە بە حەماسەوە باس لە باڵانسی هێزەکە من پێشتریش پرسیارم کرد لەبەرەوەی کاکزانە ئێمە بینیمانە تێکچوونی باڵانسی هێزی بەسەر هەرێمی کوردستان هێنا دووبارە دوای ساڵی 2012ەوە خۆتان دراستەیە بکەنەوەی عەلامین دراستەیە بکەن لە هەرێمی کوردستان تا ساڵی 2021 بزانە کوردستان بەرەو چێ ڕۆشتووە ئایا کوردستان بەرەو پێشەوە چووە ئایا لە ڕووی ثەقافیەوە بەرەو پێشەوە چوین ئایا لە ڕووی تەندروستیەوە بەرەو پێشەوە چوین ئایا لە ڕووی پەروەردەییەوە بەرەو پێشەوە چوین ئایا لە ڕووی ئەمن و اقتصاد و سیاسیەوە بەرەو پێشەوە چوین نەخێر کەواتە تێکچوونی باڵانسی هێز لە هەرێمی کوردستان ئەنجامەکەیەوە کە باسمان کرد جێڕانەوەی باڵانسی هێز زامنکردنی ئەمانەیە کە باسم کرد بەشێک لە لانگرەکانی خۆتاوە بەشێک لە خەڵکی دەرەوە یەکێتی و پارتیش بازەوەکە یەکێتی و پارتی یەک شتنەوە تا یەکێتی بۆ ئۆکەی بۆ هەموو شتێکی پارتی کردووە و ئەمە ڕوونکردنەوە لای جەنابەت بەسە وەڵامی جەنابەت من حەز دەکەم ئەمە ڕوون بکەمەوە بەڵێ زۆر جار ئەمە دەوترێت پێم وایە ڕاست نییە کە یەکێتی و پارتی بێکەوە سەیر بکرێن وەکو پێشتریش باسم کرد لەبەر پرسیارەتی ڕاناکەین ئێمە بەشێکی لەو حکومەتەوە حکومەتمان خۆمان دامەزرێنەوەی حکومەتە بووین بەڵام زەعیفبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاری پەرلەمانی بەهۆی ئەو زۆری نێدەستکردەوە زەعیفبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەشداری حکومەت هەرێمی کوردستان بەهۆی ئەو زۆر نێدەستکردەوە وای کردووە کە ئێمە بەشێک نەبین لە قەراری سیاسی بەڵێ ئێمە بەشدارین بەڵام هاوبەش نین بەشدار و هاوبەش دوشتی لەیەکەوە جیاوازن کاکزانە ئێمە بەشدارین بەڵام هاوبەش نین لە مەلەفی دیپلۆماسی ئەم وڵاتە ئەم هەرێمە هاوبەش نین لە مەلەفی اقتصادی ئەم هەرێمە هاوبەش نین لە مەلەفی سیاسی ئەم هەرێمە بەڵێ ئەمانە کێشەی گەورن تەنها بە دەنجی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەتوانین ئەو هاوبەشێتی دەستەبەر بکەین بۆی خزمەتی خەڵکی کوردستان پەیامی کاک کاروان دوا پەیامی بۆ گەنجان و بۆ خەڵکی پارێزگای هەولێر لە حاجۆمەرانەوە تا ئەو سنوورە و بۆ هەموو خەڵکی کوردستان چییە دوا پەیامی منەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو ناوچەکە بە ناوچە دابڕێنراوەکانیشەوە ڕوو بکەنە سندوقەکانی دەنگدان متمانە بەخشن بەکاندەکانیان لە لیستی هاوپەیمانی کوردستان بەتایبەت لە دەڤەری سۆران و هەروەها بتوانین بۆی کە بتوانین باڵانسی هێز لە هەرێمی کوردستان بجێڕینەوە بۆی کە بتوانین ئەو زۆرینە دیکتاتۆری لە هەرێمی کوردستان هەیە تێکی بشێنین لە بەرامبەر دابینکردنی خزمەتگوزاری پێویست خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی بەتایبەتی پارێزگای هەولێر بەتایبەتر دەڤەری سۆران بەتایبەتریش بادینان کە ڕۆحی یەکێتی نیشتیمانی کوردستان لەمانە زۆر سپاس بۆ بەڕێز گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم لە شاری هەولێرەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ